والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. لا فرمودي حفدا دفرمي عن أبي يعلى شداد بن أوس رضي الله تعالى عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: إن الله كتب الإحسان على كل شيء، فإذا قتلتم فأحسنوا القتلة، وإذا ذبحتم فأحسنوا الذبحة، وليحد أحدكم شفرته وليرح ذبيحته. إمام مسلم أو فرمودي الروايات كردوها أو فرمودي كومل أحكامي زوري تيدا وبتايبتيش قوري أو دين أو بيام من بودر دكيوتن ك دينك كخواي پروردگار دفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. أو الرحمة براني بريزم همو خلشي دقريتوا وبإنسان وبحيوان وبدار وبردو كس بشنابية لو رحمتيك خواي پروردگار تبارك وتعالى ناردويتي لبروش زور جارة من ظلموي ك لدورة وتفنق بإسلام ودنيتن وقصل سر إسلام دكا لجهل ونزانيتي أجر بزانيتن براستي قد ريب خونادات أو سنورانة ببزينيتن لبروش هالكاتيك وآياتان خوين باول لا إمام عمر رضا ورحمة خوالي سربي يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. دي فرمو غره جهله نزاني ونفامي كي وايلي كردو آوا قبلي الريبة خوبداتو زيد الروي لهند يكشتيب كاتن باورتان بي أو كسيك شارزابي لإسلام وبعلم وبيتنا ودين ودين دراسية قولي بكاتن ما قروش كابرا قوتي خواي پروردگار تبارك وتعالى هرلا أزل وهداياتي بقسمتنا كربيان بو خوي تعليب نبيتن بو خوي تعليب نبيتن أو إنسانا إلا تسليم بأمر فرمانه كاني خواد به لبروا برنامجك دسناك لسر روي زوي آواتير تسلو شامل كامل ببي إفراط وتفريط لقال همش تكاني دوري برد لقال دار لقال برد لقال حيوان لقال إنسان لقال يعني لقال حرشتي شكاتو احتكاك لقالي هي خواي پروردگار تبارك وتعالى أوشتاني كبيغمبري خوا عليه الصلاة والسلام بيراقيان دوين برابر زكاني خم بوحي خواي پروردگار وبأمري خواي پروردگار بوا ليرانك أو فرمودي تماشدكين دفرمي إن الله كتب الإحسان على كل شيء. إن الله كتب الإحسان على كل شيء يعني دفرمي خواي پروردگار تاكي واجب كردو لسر هموشتك بو هموشتك يعني إنسان لمعاملي ذاته بتوي تاكي بي ببخشي قازان زي چي بي بده تبتوي قرزك لي وربقريوا تبتوي معامليك لقلب كي تبتوي قصاصي برامبر جيب كي تبتوي حيوانك تسر ببري حرشتك ذا كذا فرمي إن الله كتب الإحسان على كل شيء أي في كل شيء ببي استثناء. ذلك كلمة إحسان أو هيك إنسان براستي بقرب زاني تشتك لهموي تاكتر وباشترة أو يبكاتر. كلمة إحسان أو هيك يعني عقلي خد بخي قر تشتك بو أو هيك مثلا هالسكوتي بران بردن يعني بوي باشترة وتاكتر اللي بو دنيا وبو دواروجي أو يبوبكي سليقي خد بكار بيني أو جا كده فرمي فإذا قتلتم فأحسنوا القتلة برابر زكاني خم علماء هذا فرمون رحمة إخوان اللي بو أو حشرات حيوانات أوانيك زرر مندن زيان بخشن
ئەوانە کە دەیان کوژی بە جوانی بیان کوژە. بۆ نمونە سەگێکی هارە، لەبەرەوەی کە سەگێکی هارە مەچوو بۆ نمونە بە شێوازێکی زۆر بەشیع و زۆر ناشیرنانە بیکوژی، بچی بۆ نمونە ئاگرێکی بکەیەوە لە دەور و بەری و لە شوێنێکی حەسرێکی دەوری شێمووی بکەیە ئاگر و دوێنەرەدا بیکوژی کابرا لە تاوان 1000 جار بمری تا ڕوحی دەداتن. شەرع نەهی لێ کردووە لەوەی گونەهبار دەبی. دوو پشک زیان بەخشە، مەچوو دوو پشک ئاگری لە دەورەی بکەیەوە و لەوێن دەرەیدانی وەڵا بە تەماشێکی پێ بکەنی. ئەها لە شەریعەتی ئێمەدا لە شەریعەتی ئێمەدا نەهی کراوە لەوەی کە شەڕەسە بە سەیوە بندرێتن، شەڕەسە بکرێتن، شەڕەکە و بکرێ، شەڕەکە لە باب بکرێ. ئەوانە هەمووی نەهی لێکراوە حەرامن. بۆ چونکە ئەزیەتدانی حیوانات و ئەزیەتدانی مەخلوقاتێکە کە خوای گەورە مسەخەری کردووە لە بەردەستی تۆدا. خوای گەورە کە مسەخەری کردووە لە بەردەستی تۆ بۆی مسەخەر نەکردووە تۆ زوڵمی لێ بکەی و ستەمی لێ بکەی. ئاگامان لەو خاڵانە هەبێتن. ئەو جامار خۆیەکێکە لەوانەی کە زۆر زیان بەخشە، بەڵام کە دەیکوژی بە پیاوانە بیکوژە، بە جوانی بیکوژە. مەچوو مەسەلەن دەکونێدایە ئاگری دەکونێ بەردەی و لێوێن دەرێ کەس نزانی چۆن وەچوی گۆتی دەیکوژی. دوو دارانی لەسەریدە، دوو بەردانی لەسەریدە و ڕوحی دەرچێت و تەواو. ئەو جا دەفەرمێتن حتا لە قیساسیش برا بەڕێزەکانی خۆم، لە قیساسیش تەماشەکە چووکە قیساس تۆڵە سەنەوەیە، نابێ زیاد و کەمی تێدا بێت، نابێ زیاد و کەمی تێدا بێت. یعنی بۆ نمونە یعنی ئەو شوێنانەی کە قیساس تێیدا مستحیلە، ینی شەرع چیدا دیەی داناوە، چکە لە ئیحسانەکەی تێدەپەڕیتن، تووشی چ دەبێت؟ تووشی جەور دەبێت، زوڵم دەبێت، ستەم دەبێتن. کابرا دانێکی شکاندووی، ینی بۆکسێکی لێ داوی ددانێکت شکاوە، باشە. قیساسەکە تو لە ڕووی شەرعەوە بۆ تێت دانەچی بشچینیەوە، بەڵام ئایا بە چ دەشچینیەوە؟ ئەو بۆکسێکی لێ داوی والجەزاء من جنس العمل، والجەزاء من جنس العمل، یعنی ئەوەیە کە تۆ بێ ئەوەی ئایا دەتوانی بۆکسێکی لێ بدەی لەو کابرایی ڕاست یەک ددانی بشچێنیەوە و کۆتایی بەوەکەی بێتن؟ ناتوانی. لەبەرەوە پێویستە کاتن کە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار بەرچاوڕوونیەوە معاملە بکاتن، بە بەرچاوڕوونیەوە معاملە بکاتن. یعنی کاتێک کە تۆ دەی قیساسەکەی لێ وەردەگریەوە، بۆکسێکی لێ دەدەی دوو دانانی دەشچینیەوە، ئەتۆ قەرزدار دەبیەوە. ددانت جاویش بێتن جارێکی دیکە بۆکسێکی دیکە لە دوو بداتەوەی سێ دانی تو دەشچینیتەوە، یان نێوەزەکە تێک دەچیتن. لێرە چی داناوە؟ شەرع دیەی داناوە. دیە چییە؟ مەبلەغە پارەیەکە، مەبلەغە ماڵێکە بۆ ددان بۆ چاو، بەڵام کابرا گوێیەکی بڕیوە بە چەقوێ، گوێیەکی بڕیوە بە چەقوێ، ئێوە دیارە بۆی هەیە کابرا گوێیەکەی ببڕیتەوە، بەڵام چەندی بڕیە بۆ هێندەوەندەی ببڕیتن، نا زیاد و کەمی نەکاتن. ئەو قەزیانە وردن و لە کتابەکانی فقهی زۆر نقطەی لەسەر حرف دانراوە. ئەو جا دێتە سەر خاڵێکی دیکە کە لەو فەرمودەیە کە دەفەرمێەوە فإذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة. کاتێک کە حیوانی سەر دەبڕن بە جوانی سەر ببڕن. ئیحسان لێرانە چێ بۆ سەربڕینی مەڕووماڵات و ئەو حیواناتەی کە شەرع وەکو بڵێ خوای پەروەردگار شارع بۆ مەیدانە و ئیستیفادەی لێ بکەین لە گۆشتەکەی و لە تووکەکەی و لە پێستەکەی. یەکەم ئەمری پێکردوین کە ئەو چەقوەی کە حیوانی پێدەگوژرێتەوە جوان جوانی تیشکەی، بەڵام لە چێن دەرەی تیشکەی؟ لەکەنەوە حیوانی کە سەری دەبڕینە. سەحابەیەک ڕەحمەتی خوای لێبێ حیوانەکەی لە عەرزدا بوو، لاقی لەسەر دانابوون، چەقوی تیژە کرد.
فەرمووی دەتەوێت 2000 سەری ببڕی، ئەوەش حەیوانە هەستی هەیە، ئەزانیتن هەست پێ دەکاتن. چەقوەکەتان پێشەوەی کە بێن حەیوانەکەی لە ئاردیدەن، چەقوەکەی خۆتان لە شوێنێکی دیکە زۆر زۆر جوان تیشکەن، با زۆر تیژیش بێ کۆڵ نەبێتن، بۆی کە بە ملی حەیوانەکەی دادینی زوو بۆڕیەکانی هەوا و دەمارەکانی خوێن و ئەوانەی کە خوێنبەر و خوێنهێنەر و ئەوانە ببڕی بۆی زوو ئیسراحەت کاتن. نەک مەسەلەن بێ چەقوێک بێتن مشار وەکو مشاری بێ هیچ نەبڕێتن، هەر بە ملی دابینی و بەستە زمانە هەتا ملی لێ دەکەوە 10 جاران ڕوحی دەرچیتن. گونەهبار دەبی لەسەر ئەوەی کە ئەسڵی سەربڕینەکەی شتێکی مباحە، شتێکی شەرعیە، بەڵام بە ئەزیەتدان سەری حەیوان ببڕی ئەوە گونەهبار دەبی. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم، ئەو ئیحسانە لەسەر سەربڕینی حەیواناتی، ئەو ئیحسانە لەسەر سەربڕینی حەیواناتی چییە؟ ئەوەیە کە حەیوانێک لەسەر حقلەکەن حەیوانێکی دیکە نەگوژیەوە، بەڵام بەداخەوە دەڵێ باوەڕتان بێت، چونکە ئەو خەڵکە لە دین دوور بۆتەوە، خەڵکە کە ناوێ خۆشارەزاکە، ئاگاداری فقهی ئیسلامینی، ئاگاداری حەڵاڵ و حەرام نەماوە. عەفوەن کابرای قەساب دوکانێکی لەسەر جادەی داناوە، 80 بزن و مەڕ و ئەوانەی سیمێکی کردوون، لە پێش چاوانیش هوردە هوردە دەریان دینی دیکە سەر دەبڕیتن، لە پێش چاوی و کاکەوەش دەبینی هەز دەکا عەقڵیایە بە زبانی نێوەی تو قسام کات، وەڵڵا زبانی هەبای هەزار دوعا و هەزار نزا و هەزار تووشی لێ دەکردی. بڕۆ لە شوێنێکی دیکە کە لێ دیار نەبی ئەو شوێنێکە و حەیوانەی لێ سەر دەبڕی، ئەو حەیوانیان لێ دیار نەبی کە لە پێشەوان سەری دەبڕی و ئاوا دەی هەڵی دەواسی و کەوڵی دەکەوە تەماشای دەکەن کاکە دەبینیتن، هەستیا هەیە، شعوریا هەیە، بڕۆ تەماشای یعنی ئەو حەیواناتانە بکەن کە قسەیان لەگەڵ پێغەمبەری خوا کردو عەلەیهی السەڵات وەسەلام، شەکوای حاڵی خۆیان لەگەڵ پێغەمبەری خوا کردو عەلەیهی السەڵات وەسەلام.